مزایدەی پێشوەختەی هەڵبژاردن یەکگرتووی ئیسلامیشی گرتەوە. تەخوین و شەڕەجنێوی کاندیدانی پارتە ئیسلامیە میانڕەوەکە هەمووانی تووشی شۆک کردووە. ماوەی چەند ڕۆژێکە لە سۆشیال میدیا لەسەر بڵاوبوونەوەی چەند گرتەیەکی دیبەیتێکی فیکری لەبارەی پێویستی حیجاب و ناپێویستی و ئەگەری بە زۆر سەپاندن یاخود ڕەتکردنەوەی یەکگرتووی ئیسلامی و کاندیدەکانیان بەرەیان لەو چەپ و لیبراڵانە گرتووە کە لە دیبەیتەکەدا باسی کرانەوەیان کردووە و گوتویانە لەبری فستیڤاڵی تاجی زێڕین کە فستیڤاڵێکی تایبەتی ساڵانەیە و یەکگرتووی ئیسلامی بۆ ئەو کچانەی ڕێکدەخات کە بڕیاریانداوە حیجاب بکەن هەروەردەیان بکەن لەسەر پێی خۆیان بوەستن تا بەرگری لە خۆیان و کەرامەتیان بکەن. سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی بۆ بازنەی سلێمانی پەرلەمانی کوردستان عوسمان کاروانی کە هاوکات ئەندامی مەکتەبی سیاسیشە مناقشە و گفتوگۆ گەرمەکەی خۆی و نووسەر عەزیز ڕەوفی داناوە کە ئەم بەرگری دەکات و ئەویش هێرش دەکات. لە ئەنگرانی یەکگرتووی ئیسلامی سەدان کۆمنتی جنێ و تەشهیر و سوکایەتیان بۆ عەزیز ڕەوف نووسیوە و تێیدا سوکایەتی پێدەکەن و بەڕاست و چاپ جنێوی ئاراستە دەکەن. هێرشی ئیسلامیەکان بە تایبەت یەکگرتوو هەر تەنها بە کۆمنت نەوەستا بەڵکو بە پۆست و بڵاوکراوەش دیسان هێرشیان کردەوە تا ئەوەی نووسەرەکە ناچار بوو ڕوونکردنەوەیەکی گلەیی بڵاو کاتەوە. عەزیز ڕەوف لە وەڵامنامەیەکدا بە توندی ڕخنا لە بیرکردنەوەی لایەنگرانی یەکگرتوو دەگرێت و دەڵێت جنێودان بەخۆم تا ڕادەیە کاساییە و گوێم لێ نییە، بەڵام کاتێک سوکایەتی بە دایک و ژن و خوشک و کچم کرا ئیدی تەحەمولم نەما. نووسەرەکە بە توندی سەرکۆنەیەم جۆرە بیرکردنەوە دەکات کە ئەگەر وەک ئەو بیر نەکەیتەوە تەکفیر و تەخوینت دەکات و دەڵێت یەکگرتووی ئیسلامی هێشتا ئۆپۆزۆسیۆن و نەچوونەتە دەسەڵات و تند ڕەوانە مامەڵە دەکەن، بۆیە مەترسیەکی گەورەیە ئایندەی ئەم وڵاتە بدەیتە دەستی ئەمانە. هێرشکردنە سەر نووسەرێک و جنێ و تەشیر و سوکایەتی بە خوشک و دایکی کاردانەوەیەکی گەورەی لێکەوتوێتەوە و بەشێکی نووسەران و ڕۆژنامەنووسان پشتیوانی خۆیان بۆ عەزیز ڕەوف دەربڕی و سەرکۆنەی ئیرهابی فکریان کرد. ماوەی چەند ساڵێکەوە بەتایبەت لەلایەن گروپە سیاسی و ئیسلامیە جیاوازەکانەوە ئیرهابێکی فکری بەهێز و هەڵمەتێکی بێپێشینەی سوکایەتی و تەشهیر بە ئامانجی دەستکەوتی تایبەتی و حیزبی پیادە دەکرێت. بە جۆرێک زۆربەی نووسەر و ڕخنەگرەکان خۆیان لە لێدوان و بڵاوکردنەوەی بیر و ڕایان بە دوور دەگرن و نایانەوێت بکەونە بەر نەشتەری جنێوی ئەو بەکارهێنەرانەی کە پەڕەکانی سۆشیال میدیایان هەر تەنها بۆ ئەو مەبەستانە داناوە و جنێ و تەشیر و سوکایەتی بە چالاکی دەزانن. کاردانەوە قورسەکان بە تایبەت ڕەتکردنەوەی ئەوەی بەدڵت نییە یاخود لەگەڵ ئاراستەی حیزب و پارت و گروپەکەتدا دژ و پێچەوانەیە بۆتە خەمی بەشێک لەو نووسەر و ڕووناک بیرانەی کە بەردەوام خەمیان ڕێککردنەوەی خواروخێچیەکانی ئەم نیشتمانە بووە و بە هەڕەشەیەکی جددی و مەترسیداری دەزانن.